بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. إن شاء الله هل خيرين ولا خير آمنين ولم يا باسي كي يكبح وصدكين بزانين يعني چی همو تاجیرەکانی دنیا بگەڕێ بڵێ شتێک هەیە لە مامەڵەی بازرگانیە یەک لە 600 بێ بڵێ نییە. ئەی با بزانین لە خێرا شتی وامان دەسەکەوێت بەڵێ هەل لە ڕۆژەکەی خۆمانە کە خوای گەورە لێمان قبوڵ کا دەفەرمێ كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. هەموو کردەوەکانی ئادەمیزاد بۆ خۆیەتی إلا ڕۆژوو نەبێ کە بینی خۆم و خۆیەتی خۆم پاداشتێەوە. ئەڵڵا اینجا شتێ بەبێ حساب خوای گەورە خۆی پاداشتی باتەوە ڕقەمی لێ نەیە ئەبێ چی بێ پێوتێ ئینفینیت پێوتێ بێسنوور مالانی هایە. خوای گەورە خێری بۆ بەنی ئادەم وا داناوە کە ئەم خێرە زیاد بکات. یعنی کە بی بە فەقیر پاری فەقیرەکە زیاد بکانە پاری دەوڵەمەندەکەش زیاد بڵێ ماسە تێنەگەیشتن خوا دووباری کەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما نقص مال عبد من صدقة، فەرمێ پارەی بەندە لە بەخشین کەم ناکە. واتە چەند بەخشیت ئەم پارەیە کە سبحان الله یعنی ماوەسە بە حسابی ڕیاضیاتیش. آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ثلاثة أقسم عليهن، سێشت هەیە سوێنی لەسەر خۆم. باشە ئەکری پێغەمبەری خوا سوێن بێمە بخوا تا باوەڕی پێ بکەین؟ نا بەس ئەم سێشتە لە مەزنی عەقڵ ئەچێتە دەرەوە. بۆیە پێغەمبەری خوا سوێنمان بۆ خوا فەرمێ ما نقص مال عبد من صدقة. الله هەر کاتێک عەبد پارەیەکی بەخشی پارەکی کەم ناکە. دووەم هەر کاتێ عەبد لە پێناوی خوای گەورەیە کەسێکی بەخشی کە زوڵم و تەعەدای لێ کردبوو خوێن لە بینیان نابوو، پێغەمبەری خوا فەرمێ ئیلا خوای گەورە بە عیززەترێکە لەوەی کە خەڵک باسێکە نەفەرمێن پیاو نەبوو تۆڵی بۆ نەکرایەوە. خاڵی سێم فەرمێ وما فتح العبد باب مسألة إلا فتح الله عليه باب فقر. هەر کاتێ عەبد دەرگایەکی سوال لە خۆی کاتەوە ئیلا خوای گەورە دەرگایەکی فەقیری لێ کاتەوە. واتە بە سوالێکە دەوڵەمەند نابێ. لێرە کلێنێکە گرێ لەو لاکوونێکی تری تێبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سوێنە خۆم، کەواتە سوێنەکەی پێغەمبەری خوا لەسەر سەرمان، چونکە بۆ ئەمە شاهیدمان هەیە. دیقەتی ئەوانە بن کا بەخشن بزانە قەت پاریان کەمەکات. کورد دەڵێ خوایە قەت دەست نەکەی بە کیسەی خاڵیە، یعنی حەد دەستەکات بە گیرفانیا و حەد لی دەرێنێ بەرکەم ناکات تاو نابێ. بەڵێ قەت دەست ناکات بە کیسەی خاڵیە ئەم کەسە. بەڵام ئەم خێرە ئەبێت چۆن بێ؟ ئەبێ خێرەکەی ئیبن عەوف بێ. ئەفەرمێت جارێکیان لە کاتی ناڕەحەتی و تەنگانەیە لە کاتی برسێتی ناو مەدینەیە قافڵەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف گەیشت. الله هەموو خەڵک بە تاجیرەکانی شەولەی کۆبوونەوە، فەقیر لە تاو برسێتی، تاجیرەکانیش لە تاو ڕبح و قازانج. وتیان عەبدوڕەحمان بۆستە و تۆ جوملە فرۆش و ئێمە مفرەت، وەرە پێمان بفرۆشە. وتی بە چەند؟ یەک بە دوو. چی زیاتریان ناوە؟ بخوا دڵێوێ خۆی بۆ ئەمە ڕاگرێ. وتیان یەک بە سێ. چی زیاتریان ناوە؟ هەی بێنە بەر چاوی خۆت چەند دەفتەرت داوە ئەو نەیەتەوە شوێنەکەی. وتی عەبدوڕەحمان لە ئێمە زیاتر تاجر لەم بازاڕەیان نییە، چێ زیاتری یاوە با بزانین؟ وتی یەک بە 600یان داومە تێ. ئینجا بڕۆن دابەشی کەم بەسەر فەقیری مەدینەیە. فەرمێ ئەو ڕۆژە هەموو کەسێ بەشی خۆی بردەوە. ئەمە خێرە. ئەمە ئەوەیە کە مامەڵەیە گەزانین لەگەڵ خوای گەورەیە بکەیت. عەبدوڕەحمان لێزان بوو، ئەیزانی پارە چۆن و لەکوێیە سەرفەکات. ئەها عەبدوڕەحمان ئەزان باوکی من عەبدوڕەحمان بە قیاسی ئەمڕۆ لە ئاستی ملیۆنەرەکانی جیهانی ئەمڕۆیە چەنەم بوو؟ عەبدوڕەحمان خاوەنی 1 ملیار دۆلار بوو. ئەو مڵکەی ئەو هەیبوو لە ئاڵتون و لە مەڕووماڵات و لە باخ و لە سەروەت مەزەندە ئەکرێ بە 1 ملیار و شتێک.
لەگەڵ ئەوە شابەیانی دینارێکی ئەبەخشی ئێوارە خوای گەورە 100 خستەوە شوێنەکەی. ئەلێ من چی بکەم؟ هەر ئەبەخشم و خوای گەورە ئەم داتێ. ئەوە قیاسی پەروەردگارە. فەرمێ وما أنفقتم من خير فهو يخلفه. هەر کاتێ ئێوە بەخشیتان ئەوە خوای گەورە ئەهێنێتەوە شوێنەکەی. هیچ خەمێکتان لێ نەبێ، دڵتان لای ئەوە نەبێ. وما أنفقتم من شيء نافەرمێ من خير، ئەفەرمێ هەر چیەک بەمێشکی تویانە بیبەخشە خوای گەورە ئەهێنێتەوە شوێنەکەی. فهو يخلفه وهو خير الرازقين. خوای گەورە ڕازقە. خۆشەویستەکەم، ئەو پارەی کە لای تۆیە عەبدوڕەحمان ئاسانەی بەخشیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە هەیە پارە و سەرەت و سامانێکیان هەیەتێ بۆ ئەوەی کە بەسەر بەندەکان ئادابەشیکەن، ئەگەر نەیان بەخشی لیانە سێنێتەوە ئیدا بە کەسێکی تر کە مستحق بێ و بەسەر مستحقین ئادابەشیکە. بۆیە یە ابن ئادەم ئەنفق ينفق عليك. بەنی ئادەم ببەخش، پێتە بەخشتێ. الله، ئەمە قسەی چێیە؟ ئەمە قسەی پەروەردگارە. ئەی مەلایکەتەکان هەموو بەیانیەک دوو مەلایکەت کە ڕۆژە بێتەوە دوعاکەن ئەڵێن اللهم أعطي منفقا خلفا اللهم أعطي ممسكا تلفا. ها کورد دەڵێ هێشتا خێر و شەڕ بەش نەکراوە، ئەم دوو مەلایکە لەم ئاسمانە ئیشان چی بوو؟ هاتنە سەر زەوی داوا ئەکەن کە مەلایکە تاوانی نییە و دوعاکی ڕەت نابێتەوە. فەرمێ خوای گەورە ئەوەی بەخشی بۆی قەرە بووکەرەوە، ئەوەی کە گلیدایە بۆی پەردکە، ئەوەی کە ئاوا نوقانی ئیتر کە ئاوا هیچ مەجانی نەما لە شوێنی پەنجەکانی شوێ بێتە دەرەوە کە ئاوا دەستی کردەوە سفر بێ، ئەوەی کە ئاواشی کرد و بەخشیەوە خوای گەورە ماڵی بۆ زیاد بکە. ئەمەیە. بەڵێ هەر ئەوەندە لەمە خۆشترتان پێ بڵێم کە ناونیشانی بەرنامەکەی لەسەردا مەزراوە. ئەفەرمێت مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. خوای گەورە نمونەیەکمان بێنێتەوە کە تێی بگەین. نمونەی ئەوانەی کە ئەبەخشن لە پێناوی خوای گەورەیە دەنکە گەنمێک، دەنکە جۆیەک، دەنکە برنجێک، دەنکە گەنمەشامی ئەکەن بەژێر زەویەوە کە ئەمانە پێوتە قوتی ئینسان. خوای گەورەش نمونەیەکمان بۆێنێتەوە کە هەموو خەڵکێتی بگا، نمونەی قورس و تایبەتمەند ناهێنێتەوە. ئەفەرمێ ئەم دەنکە گەنمە کە کردێ بەژێر زەویەوە بە هەموو قیاسێکی عەقڵ کۆتایی پێهاو تیاچوو سەر خوارد نەما بۆ داوپۆشی تەواو کەسێکە و مرد و بێئومێد بووی لێی. فەرمێ وەکو ئەم دەنکە گەنمە وایە کە خوای گەورە بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەریا و ئەم دەنکە گەنمە گەورە ئەبێتە و لقەکاو پەلوپۆ ئەکاو ئەنجا گوڵ ئەگرێ ئەنجا 700 دانە دەنکت ئەداتێ. تخوا لەوانی کە کشتتوکاڵەکەم پرسیارکە بڵێ گەنم چەند بە چەندی بڕێ ماشەڵڵا مامۆستایەک بە 50 بڕی. خوای گەورە فەرمێ یەک بە 700 ئەی بڕێ. الله هەر ئەو گەنمەی تۆ خوای گەورەوێ عەقڵی گەورەکە فەرمێ ئەو گەنمەی تۆ دەتوانی بیکەی بەیەک لەسەر 700 بڵێ ئەگەر بتوانیت دەستکاریەکی کەیت و پیت و بەرەکەتی و ئیشی بۆ زیاکەی لەمە دوعا دەنکە گەنمێ ئەکرێ 700 دانە گەنم بگرێ. ئەو خوای گەوری مشکان بۆ ڕاکێشێ. بەڵام لەو لاوە دەرز و پندێکمانەیاتێ کە مەترسن. بۆیە یەکێ لە عالمەکانە فەرمێ نمبینیوە دەنکە گەنمێ بەقەدەر چێوەکان قورس بن وەکو دەنکی خێر. الله یعنی ئەم دەنکە ئەوە گەورە بێ هەر ئەوەش ناخۆشەویستەکەم والله يضاعف لمن يشاء. ئەجا خوای گەورە ئەگەر ڕەخەمی لێ نایە تەسەورمان ناکرد بەس کە ڕەخەم لێ ئەدا بۆ ئەوەی کە شتەکان بیستە بدوک و خۆی بێتە بە چاوان. ئەجا خوای گەورە بیتە زیادێکەمان بەخوا لەوانەیە بیکە 5,000 کا 10,000 کایکا بە 7 دەنێک 10 دەنێک هەر ئەوەیە خۆ لەمە زیاتر نییە کاکە. تیجارەتی دنیا هەر یەک بە 2 1 بە 3 نایە. تیجارەت لەگەڵ خوای گەورەیە 1 بە 700 ترسی لێی نەبێ. بەڵام ئەم 1 بە 700 ئەبێ نیەتی خاوەنەکەی حازر بێ، هەروە بەگاڵتە نییە، هەروە بە هەدەر نییە. ئەبێ بزانی چۆن و لەکوێیە چی بەکارەهێنیت. زۆر جار خێرێکەکەی حەجێکەکەیت هەڵێ یەخوا مامەسا بۆ بە حەجێ بێ
واللهی حەجێک شتێ بکە هەرەوە خێرتەگی بۆ ئەو نە ئەو پارەیە شوێنی گرتووە وەکو ئەو دەنکە گەنمەوە وایە خۆشەویستەکەم ئەو دەنکە گەنمە لەو کاشیە بڕوێنە بەرەگرێ نەخێر لە ئەرزێکی وشک بیڕۆنە بەرەگرێ نەخێر ئاوی مەیە بەرەگرێ نەخێر بەهەڵە لە شوێنێکا بیچێنە نەخێر خزمەتی نەکە نەخێر کەواتە ئەو دەنکە گەنمە ئەبێ شوێن بگرێ ئەگەر شوێنی خۆی نەگرت حوسەتەکەت نایاتێ کەمتر لەوانەیە بوو بکێشێتەوە بڵێ وەڵا بەروبوومی ئەمساڵمان بەرەڵا کردو هیچی لە سەوز نەبوو بۆیە ئەبێت ئەوە ئیخلاص و ئەوە پاکی و ئەو نەش بە دوای خەڵکا بگەڕی مستحقە بدۆزیتەوە نەکەر بگەڕی بزانی چێ داواکە بیدی بەوانە ئەوانەی کە داوا ناکەن و ڕوو شەرمێکیان هەیە ئەوانە بێبەش بن لە تۆ لەبەرەوە بێ دانە بەدانە چۆن بە دوای دینارێکی زیادەیە ئەگەڕی اینجا بەخوا خەڵکی لای خۆمان ئەلێ بەخوا مامۆستایسە دۆلار لێرە بەونەیە نەقلی کەم بۆ فڵان وڵات دەبێت بەخوا چاک هەموو خەڵک خەریکی و کاسبیەیە یەک بە چەنە ئەمە بەخوا یەک بە پۆین دووە یەک بە پۆین یەکە بۆ معلوماتان زیاتر نییە لەمە یەک پۆین یەکە یەک پۆین دووە زیاتر نییە یەک بە حوسەت هەن نەکردووە وەل لەگەڵ خوای گەورەیان مامەڵە بکە ئەو بەرەکەتە تەیاتێ کە پێغەمبەری خوا کابرایەک هاو وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم حشترە لە پێناوی خوای گەورەیە یەک حشت بیبە بۆ جیهاد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لەکە بیها یوم القیامە 700 ناقة لە قیامەتە 700 حشتر وەرگرەوە الله کۆرماوەسەم تیجارەتە لەکوێیە کاکە بە خەمێک لە خۆمان بخۆین ئیشێکی لەسەرکەین بەڵێ بۆیە بەڕێزەکانم ئینسانی ژیر و عاقڵەوەیە کە ئەزانێت چۆن مامەڵە ئەکا و پێویستیش ناکە پێغەمبەرەکەی سوێنی بۆ بخوا چونکە لە فەزلی پەروەردگار ئەو نەسیقەی ئەبوو بەکرمان هەیە بە پێغەمبەرەکەمان ئەڵێن ئین کانە قالە فەقەت صەدەق ئەی پێغەمبەری خوا تۆ بەس بفەرموو بەخوا ئێمە چ پێویستە کاتۆ سوێنمان بۆ بخۆی بەڵام خەڵکێک هەیە باوەڕ بە واقیعەکە ناکە پێویستی بە سوێنەکەیە بەڵام ئێمەی شوێن کەوتووی تۆ ئێمە کە لە واقعا بینیومانە ئەوانەی کە بەخشندن هیچ کاتێک خوای گەورە فەقیری نەخستون و هەردەم دەوڵەمەند بوون و هەردەم خاوەن کاسە و خاوەن خان بوون ئەمانە قەت خوای گەورە ئەم خەڵکە پەک ناخا اینجا ئەرزێک بتوانێت یەک بە 700 باتەوە بە ئادەمی زات خوایەک ناتوانێت زیاتری باتێ بەڵێ ئەتوانی مامۆستا نمونەیەکمان لە پزیشکیاوەی تێ بەڵێ ئەو کەسێک کە خوێنی پیسە دکتۆر پێیە لە بڕۆ خوێن بە یاخود خوێنی زۆرە خوێن ئەیات خوێنێکی پاکە بێتەوە حیجامە ئەکات فروزەکەم کە بەڵام خوێنەکەی گەشە بێتەوە و زیاد دەکات بۆیە کەسە بینی ئەڵێ وەڵام من کاکتۆ تای سەکەن لەوانەیە ئەو نەبوتڵ خوێنم مابێ خوێنیشی کەم نەکردووە بێتەوە شوێنەکەی ژیانی شەروایە بەڵێ ئێمە ئەبێت چۆن بین ئێمە ئەبێ لەگەڵ پارە و ماڵا چۆن بین و چۆن ئەم قەناعەتەمان بۆ ڕاسخ بێ کە ئەم مامەڵەیە گەورەترین بازرگانیە ڕەبی حەلبەیە گەورەترین تیجارەتە ئەگەر دەستمان تی بچێ وەلی بزانین وەسیقەمان هەبێ بۆی کە خوای گەورە کە بەخشیمان ئەیهێنێتەوە شوێنەکەی نەک بەدانەیەک و بەدوان بگرا بەبێ سنوور بەڵێ ئێمەش کەواتە ئەبێ وەکو ئەو خاکە بین کە ئەمەی لێ هەڵەکڕێ بڵێین وەک خاک بە فەیز بە بۆ هاوجنسی خۆت وەک خاک بە فەیز بە بۆ هاوجنسی خۆت خاکیش ئەبێتە دایکی دڵسۆز بۆت خوا فەرمیەتی تۆ هەر ببەخشە 100 هێندەی ئەوت بۆ دێ مەلەخشە ئەو ڕزقەی کەوا خوا بۆت ئەنێرێ لە ئەجەل زیاتر لە دوود ئەگەڕێ الله خوا فەرمیەتی تۆ هەر ببەخشە 100 هێندەی ئەوت بۆ دێ مەلەخشە یعنی 100 هێندەی ئەوەی کە هی بە فەقیرەکە یەتەوە بۆتەوە مەلەخشە دڵە دڵ مەیە ئەو ڕزقەی کەوا خوا بۆت ئەنێرێ لە ئەجەل زیاتر لە دوود ئەگەڕێ ئەجا مامۆستا پیرەمێرد لە کوردەواریە دوو پەندی زۆر جوانە هێنێتەوە ئەڵێ ئاوبەری گیرا پەنگ ئەخواتەوە ڕایی بوو ڕێبوار لی ئەخواتەوە وامان بیستووە لە پیاوانی کۆن ئاو بەمانەوە پەیدا ئەکا بۆن
سەرمایەت بۆ خۆت، زەکات بۆ خوا، مێو کە بیبڕی چاکتر بەرەدا. سەرمایەت بۆ خۆت، زەکات بۆ خوددا، مێو کە بیبڕی چاکتر بەرەدا. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.